سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شاری شنۆ، گیان لە دەستانی چالاکێکی کرێکاری کورد لە گونبەتگاڤوس، دۆخی خراپی تەندروستی کۆڵبەرێکی بریندار لە بانە، هشداری چالاکانی ژینگەیی سەبارەت بە دۆخی گوڵی زریبار، دەستنیشانکردنی 264 کەس تووشبووی بە نەخۆشی هیپاتیت لە کوردستان، گیانبەختکردنی دوو ئەندامی سووریای دموکراتیک لە هێرشی داعش، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی نەوت لە تاران و گیانبەختکردنی گوماناوی بەندکراوێکی ئەفغانستانی لە زیندانی قەزل حەسار. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی شنۆ بە ناوەکانی یاسر شەریفیان، ڕەشید فەقیزادە و ئومید ئیبراهیمی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری شنۆ بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی یاسر شەریفیان، ڕەشید فەقیزادە و ئومید ئیبراهیمی و ئەو سێ شارومەندەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستانیە و بە دوادەچوونی بنەماڵەکانیان بێ ئاکام ماوەتەوە. گیانەدەستانی چالاکێکی کرێکاری لە گونبەتگاڤوس. بەرزان محەممەدی، چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی کوردی دانیشتووی گونبەتگاڤوس بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بینایەکی سێنهۆمی گیانی بەخت کرد. بەرزان محەممەدی لە کەسایەتی دیارەکانی خەبات دژ بە کۆماری ئیسلامی بوو کە تەمەنی بۆ مسۆگەرکردنی مافی کرێکاران و چینی هەژاری کۆمەڵگا تەرخان کردبوو. ئەو چالاکە کرێکاریە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی سێنهۆمی لە شاری گونبەتگاڤوس سەبر بە پارێزگای گوڵستان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستا. دۆخی خراپی تەندروستی کۆڵبەرێکی بریندار لە بانە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی کۆڵبەرێکی گەنجی خەڵکی بانە بە ناوی زانیار سیاحی بەهۆی بەرکەوتووی 400 ساچمە ناجێگیرە و پێویستی خەیرای بە نەشتەرگەری هەیە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، زانیار سیاحی لە کاتی کۆڵبەری لە سنووری بانە لاقی 300 ساچمەی بەرکەوتووە و ئەگەر نەشتەرگەری بۆ نەکرێت تووشی کێشەی جددی دەبێت. پێشتر پزیشکان بە بنەماڵی ئەو کۆڵبەریان وتبوو کە ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری بۆ بکرێت، بەڵام بنەماڵی ئەو کۆڵبەرە لە چینی هەژاری کۆمەڵگان و توانای پەرداختی هەزینەکانی دەرمانی زانیاریان نییە. چالاکانی مەدەنی داوا لە خێرخوازانی کوردستان دەکەن بە یارمەتی ئەو بنەماڵەوە بچن و گیانی ڕۆڵەکەیان ڕزگار بکەن. هشداری چالاکانی ژینگەیی سەبارەت بە دۆخی گوڵی زرێبار. چالاکانی ژینگەیی بەشدار لە کۆنفرانسی ملی توێژینەوەی گوڵی زرێبار کە لە زانکۆی کوردستاندا بەڕێوەچوو سەبارەت بە دۆخی قەیراناوی ئەو دەریاچەیە هشداریان بە بەرپرسانی ئۆستاندا. چالاکانی ژینگەیی ڕایان گەیاندووە کە لێدانی دەیانبیری نایاسایی، تێکەڵبوونی زیرابی مەریوان لەگەڵ ئاوی زرێبار و بەڕێوەبەرایەتی ناکارامەی حکوومەت ئەبێتە هۆی وشبوونی گوڵی زرێبار و کارەساتی ژینگەیی بەدوای خۆیدا دێنێت. بە وتەی جێگیری هاواهەنگی کاروباری ئومرانی ئۆستانداری کوردستان، 330 بیری یاسایی و 300 بیری نایاسایی لە دەوروبەری ئەو دەریاچەیە لێدراوە و 66% ئاوی خواردنەوەی دانیشتوانی مەریوان لە ڕێگەی ئەو بیرانەوە دابین دەکرێت. بۆ ڕێگری لە وشبوونی دەریاچەی زرێبار دەتوانن ئاوی بەنداوی گاڕان بۆ ئەو دەریاچە بگوازنەوە و ڕێگە لە ڕووداوی کارەساتێکی ژینگەیی بگرن. دەستنیشانکردنی 264 کەسی تووشبوو بە نەخۆشی هیپاتیت لە کوردستان. جێگری بێداشت و دەرمانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕایگەیاند 264 شارومەندی تووشبوو بە نەخۆشی هیپاتیتی جۆرەکانی COB لەو پارێزگایەش ناسایی کراوە. فەرزان پیدارپور لە وتووێژ لەگەڵ میدیاکانی ڕژیم ڕایگەیاند 12,000 تاقیکردنەوەیان لە پارێزگای کوردستان ئەنجام داوە و توانیویانە 264 کەسی تووشبوو بە نەخۆشی هیپاتیتی جۆرەکانی COB شناسایی بکەن. ئەنجامدانی ئەو تاقیکردنەوە بە مەبەستی پێشگیری لە پەرەسەندنی نەخۆشیەکانی هیپاتیت و ئیدز ئەنجام دراوە و ناوەندی بێداشت و دەرمانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان بە ئەرکی خۆی دەزانێت دەرمانیان بۆ دابین بکات.
گیانبەخکردنی دوو ئەندامی سووریای دموکراتیک لە هێرشی داعش. ڕۆژی سێشەممە 16 گوڵان چەکدارانی داعش هێرشیان کردە سەر خاڵی پشکنینی هێزەکانی سووریای دموکراتیک لە دەیرەزور و دوو ئەندامی ئەو هێزەیان کوشت. بەپێی زانیاریەکان چەکدارانی داعش بە ماتۆڕێکەوە هێرشیان کردوتە سەر هێزەکانی سووریای دموکراتیک لە شارۆچکەی بەحرەی دەیرەزور و پاش کوشتنی دوو کەس هەڵهاتوون. جێگای ئاماژەیە کە بەدوای بەدەسەڵات گەیشتنی گروپی تەحریرە لە شام لە سووریا چالاکی چەکدارانی داعش لە حەسەکەوت دەیرەزور پەرەی سندووە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی نەوت لە تاران. ڕۆژی چوارشەممە 17 گوڵان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی باشووری ئێران خۆیان گەیاندە بەردەم وەزارەتی نەوت لە تاران و لە کۆبوونەوەیەکی گەورەدا خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی ئەرکان سارس لە بەردەم ساختمانی وەزارەتی نەوتدا کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان وەلانانی پەیمانکار بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان پێدانی ئەو پڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە وەلانانی جیاوازی هاوسانسازی حەقدەست بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنۆلی نەوت گۆڕانی دۆخی پیشەیی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و پێدانی مەزایای پیشەیی بوون. خۆپیشاندانی خەڵکی بێهبەهان دژ بە بێئاوی. ڕۆژی چوارشەممە 17 گوڵان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری بێهبەهان دژ بە بڕینی بەردەوامی ئاو لە بەردەم فەرمانداریدا خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان بڕینی بەردەوامی کارەبا و ئاو زیانی لە کاسبکاران، دایکانی دووگیان، تووشبانی نەخۆشیە تایبەتەکان، قوتابیان بە ساڵاچوان و چینی هەژاری کۆمەڵگا داوە. شایانی باسە کە لە کۆبوونەوەکەدا چەند شارومەند لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دەست بەسەر مۆبایلەکانیاندا گیراوە. مانگرتنی گەورەی کامیۆنداران لە ماهیرودی خۆراسانی جنوبی. کامیۆندارانی ناوچەی ماهیرود لە پارێزگای خۆراسانی جنوبی ڕۆژی چوارشەممە 17 گوڵان لە ئاست دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ چوونە سەرەوەی هەزینەکانی ژیان، گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل، بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان، زیادکردنی نرخی سوتەمەنی و بیمە نیشانداوە و خوازیاری زیادکردنی نرخی کرێبار، کەمکردنەوەی هەزینەکانی ژیان و پێدانی بیمەی دەرمانی کارامە بوون. زەرەرمەندبوونی کەسبوکاران بەهۆی نەبوونی کارەبا. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خاوەن کێڵگە پەلەوەریەکان و خاوەن نانەوەخانەکان بەهۆی نەبوونی کارەبا زیانی زۆریان پێگەیشتووە. نەبوونی کارەبا بۆتە هۆی لە ناوچوونی هەزاران مریشک لە کێڵگە پەلەوەریەکان و خاوەن کێڵگەکان داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن. لە لایەکی دیکەوە نانەوەخانەکانی ئێران لە ئاسپڕانی بێبەرنامەی کارەبا و خراپبوونی هەولێرەکانیان ناڕازین و دەڵێن ئەگەر دەوڵەت کێشەکانیان چارەسەر نەکات ناچار ئەبن دوکانەکانیان دابخەن. دەست بەسەرکردنی سێ شارومەند لە سێ شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سێ شارومەند و چالاکی مەدەنی کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە بهروز میربەلوچ زەهی تەمەن 36 ساڵ و ئەبولفەزل ڕەنجبەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی میرجاوە بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوتە سەر ماڵی بهروز میربەلوچ زەهی و ئەو شارومەندەیان بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. لە لایەکی دیکەوە پارێزەرێکی دادگوستەری و مامۆستای زانکۆی تەورۆیز بە ناوی ئەبولفەز ڕەنجبەر لە بەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن ئیطلاعاتی سپای پاسدارانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. لە بەندەر ئەنزەلی چالاکێکی مەدەنی کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و ڕێبەری دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیدارەی ئیطلاعات کراوە. گیانبەخکردنی گوماناوی بەندکراوێکی ئەفغانستانی لە زیندانی قەزل حەسار. ئەحمەد ڕەزا حائیری چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی قەزل حەساری کەرەج لە نامەیەکدا ڕایگەیاندووە کە شارومەندێکی ئەفغانستانی بە ناوی نەبی بەیاتی بەهۆی بێبەشکران لە دەرمان و بە شێوەی گوماناوی گیانی لەدەستداوە. بەپێی زانیاریەکان نەبی بەیاتی هاوڕێی لەگەڵ سێ بەندکراوی دیکە لە ئاست هەڵسوکەوتی وەحشیانەی بەرپرسانی زیندان و
بێڕێزی مامورانی قەزل حەسار ناڕزایەتی دەربڕیوە، بەڵام مامورانی زیندان هێرشیان کردوتە سەریان و ناوبراویان سەرەتا بۆ بەندی تاکە کەسی و دوجار بۆ بەندێکی قەرەباڵغ گواستوەتەوە. نەبی بەیاتی دژ بە هەڵسوکەوتی مامورانی زیندانمانی لە خواردن گرتبوو، بەڵام لە دەستڕاگەیشتن و دەرمان بێبەش و بە شێوەی گوماناوی گیانی لەدەستاوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر 2 خوێندکاری ئێرانی لە زانکۆی نەخجەوان. 2 خوێندکاری ئێرانی زانکۆی نەخجەوان لە وڵاتی ئازەربایجان لەلایەن دەستگای قەزایی ئەو وڵاتەوە بە تۆمەتی سێخوڕی بۆ سوپای پاسداران بە 16 و 11 ساڵ زیندان محکوم کراون. بە پێی زانیاریەکان ئەو 2 خوێندکارە لە ساڵی 99 هەتاویەوە لە نەخجەوان نیشتەجێ بوون و لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە بۆ سێخوڕیکردن بەکارهێنراون. دادستانی وڵاتی ئازەربایجان ڕایگەیاندووە کە ئەو 2 خوێندکارە وێنەیان لە ناوەندن نیزامی و ئەمنیەتیەکان هەروەها چالاکانی سیاسی هەڵگرتووە و هەوڵیانداوە خوێندکارانی دیکە ڕازی بە هاوکاری لەگەڵ کۆماری ئیسلامی بکەن، بەڵام لەلایەن پلیسەوە دەست بەسەر و ڕادەستگی دادگا کراون. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.